چەکدارên ارتشا نیشتیمانیە ئۆپۆزیسیۆنا سووری تەکەزی لەسەر بەشداریە دشەڕێ ڕۆژهەڵاتی چەمی فراتێدا لە ئالی ارتشا تورکی دکن و ئەمریکا گەفا بەشداریە ئۆپۆزیسیۆنی دکا بەردەفکێ بناوێ چەکدارên ارتشا نیشتیمانی یوسف محمود ڕاگەهاند کۆوان تۆ گۆهداری بگەفên ئەمریکی نەکردن و ڕژدن دبریارە خۆدەیە کۆ لەگەل ارتشا تورکی بەشداریە دشەڕێ ڕۆژهەڵاتی چەمی فراتێ لە دژی چەکدارên سەر بپەیە دێڤە بکەن. ئەژەنسا ئەنادۆلیا تورکی ڕاگەاند کۆ هەن بەرپرسên ئەمریکی نامەیەکش بۆ هەفپەیمانیە نیشتیمانیە ئۆپۆزیسیۆنا سووری و چەکدارên ئۆپۆزیسیۆنی ڕەشیاند و تێدا هاتیە کۆ دەبە هەفپەیمان و چەکدارên ئۆپۆزیسیۆنی بچ شێوەیەکی بەشداریە دشەڕێ ڕۆژهەڵاتی چەمی فراتێ دەنەکەن و ئەگەر بەشداری کردن وێ ویلایەتên یەکگرتین ئەمریکی و هەفپەیمانیان ناودەوڵەتی ڕوبڕوو بووناوان بکەن. بەرپرسên ئەمریکی دنامەیەدا هەروەها تەکەسکردن کۆ تەڤلیهەڤیەک دناوبەرە هێزن ئەمریکی و چەکدارên قەسەدێدا هەیە و ji ber wê yekê qesedê nayê armançkirin bê ku rastî hêzên Emerîkî werin. Derbarê wê nameyê Yusuf Mahmud got jî ku ew li ser xakê hene û ew ê berdewam bin di armanca xwe de herwiha ew gefên Emerîkî wan bêhtir amade kir ku beşdariyê dişerê Rojhilatê Çemê Firatê de bikin. Mahmud herwiha iddiaya wîlayetên yekgirtên Emerîkî ji tevlîheviya wan biyepegê re red kir. Herwiha mitirsiya xwe derbarî xalên çavderiyên Emerîkî daxuya kirin û got ku armanca Amerika ji wê yekê ve hewandina qesedê û çekdarên serbipeyê dêveya. Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan di hefteya borî de ragihand bû ku Tirkiye di çend rojên borî de wê beşdariyek leşkerî li devera Rojhilatê Çemê Firatê wê bike.